کاردارە چەند مانگ عملیاتەکەم بۆ کردووی؟ تقریبا 4 مانگ. ئەوەی جێگۆرچی ڕێخۆڵە باریکە بوو بۆ شەکرە. بەس تۆ فشاری خوێنیشە هەبوو؟ من فشاری خوێنم هەبوو لە وابزانم 15 ساڵیشە بێت، ژێرەم لە 12 کەمتر نەبینیوە. چەوریم لە 450 بۆ 500 دایما یاری کردو، یەک جا 360 بینی دڵی خۆش کرده بووم. دڵ خۆش بێت. شەکرەش بە دوای ئەوەی کە بەیانیان 2 حەپم هەبووە، نێڕۆ حەپێکم بۆ ئێواران 3 حەپم هەبووە، لەگەڵ ئەم هەموو کلۆگۆفایچ و نازانم ئەمانەشم هەمووی خواردووە. بە دەگمەن هاتۆتە 170 و 180 ئەینا هەر لە 220 و 240 و 280 و 450 بینیوە. ئیتر لە 3 ساعتر ئەزیێتێکی زۆر دایمە هەناسە تونیەک ڕێی سلێمانی لەسەر سەمە بووە. پاش ئەی فەخسی سێمانیەکە لە بیرمان چوو کردن کە من لێرە نەبووم؟ جەنابە لێرە نەبووی، من کردم یەک لە 3 جێگا کردووە، لە 3 مختلف لەبوتیان لە 3 بایەک دانەخەڵەت دەرنەچێنە بە ئەویان بێت. یەکێکیان 6.3 لە مختبرێکیان 5.6 لە مختبرێکیان 6.3. پێم خۆش. زۆر سپاس. ئەی چەورێکە من طبعا چەورێکە ئەوەی کە سەری سوورمانم لە ژیانمان نەمدیوە، ئاخر جار بینیم 170 بوو، ئێستا سایە. من لە 170 کەی دڵم خۆش بێ، ئێستا چەورێکەم سایە. فشاری خوێنەکەش لە ژیانمان من حەزم لە خوێن نەبووە، ئێستا ناچارم لەبەرەوەی ئەمەنەدا ئابەزی خوێ بۆ خۆم تەوازنی کەم، یعنی وام لێ هاتووە لەبەرەوەی لە 11 و تێناپەڕێ سەرەوەم، ئیتر 11 و بە 7 و بە 8 11 بە 8 هەر لەو یارە یاریەکە لەو بەرزم نابێتەوە. باش، با کامێرەکە بکوژێنمەوە، کۆمەڵی پرسیاری ترمەیە لە بینی خۆمانە. ئۆکەی؟ باش.